بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفاء، وبعد. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر هەموو لایەکدا بڕژێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوە ئەم جارەشیان لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئازیز شاد بوومەوە. خۆشەویستان، ئەم جارەشیان وەک جارەکانی پێشووتر لەگەڵ ئەو کەسانەی کە باری قورسی پەروەردە خراوەتە سەرشانیان و کەوتۆتە سەرشانیان، لەگەڵ پەروەردەکارانی بەڕێز، لەگەڵ دایکان و باوکانی خۆشەویست، ئەم جارەشیان گوزەر دەکەین بەناو بۆ جیهانی پڕبەراەتی منداڵی. خۆشەویستان، هەڵوێستەی ئەم جارە و تیشتی ئەم جارەمان دیسان لەسەر چەند لایەنێکی پەروەردەی منداڵانە. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، ئەم جارە چەند خاڵێکی تر دەخەینە بەردەستان. ئەویشیان خاڵی یەکەم بەوە دەست پێ دەکەین کە پێویستە پەروەردەکاران، دایکان، باوکانی بەڕێز خۆیان بە دوور بگرن لە لۆمەکردنی منداڵەکانیان، لە تۆمەت بەخشینەوە بۆ منداڵەکانیان، لە قسە پێگوتنی منداڵەکانیان، لە تەهدیدکردنی منداڵەکانیان، لە فەرمانکردن بەسەریان، لە هوشداریدان و تەحذیراتدان بە منداڵەکانیان، لەوەی کە منداڵەکەت مقارنە بکەی بەراوردی کەی بە منداڵێکی تر، بە کەسێکی تر، لە گاڵتەکردن بە منداڵەکەت. لە هەموو ئەو شتانە خۆشەویستان، پەروەردەکارانی بەڕێز، پێویستە خۆمان بە دوور بگرین. نابی زۆر تۆمەت بۆ منداڵەکانمان بەخشینەوە، نابی قسە و قسەڵۆچیان پێ بڵین، نابی گوێنیان پێ بدەین، نابی فەرمانی خراپ بەسەریان، واتە زۆر ئەمر بکەین بەسەر سەریاندا، زۆر بێی مقارنەی بکەی و بەراوردی کەی بە منداڵێکی تر، ئەها منداڵی فڵانە کەس ئاوایە، تۆ بۆ ئاوانیت، ئەها فڵان کەس ئاوایە، یان گاڵتە پێکردنی زۆر، شکاندنەوەی زۆر. دەزانن خۆشەویستان، زۆربەی زۆری خراببوونی منداڵانمان، زۆربەی زۆر جاران کە منداڵەکان لاڕێ دەبن، لە ڕێ لا دەدەن، خراپ دەبن، هەمووی بە هۆکاری ئەوەیە کە باوکان، کە دایکان و باوکان ئەمە بەڕاستی کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر منداڵەکان، کەواتە هۆکاری زۆر جاران وەکو گوتم هۆکاری لادانی منداڵەکان هۆکاری دایکان و باوکانن. خوای گەورە پشت و پەنامان بێتن بتوانین منداڵەکانمان بە باشترین شێواز پەروەردە بکەین. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکاران، هەوڵدەن تا دەکرێتن هونەرەکانی پەروەردەی منداڵ خۆتان زیاتر لەگەڵی ڕابێنن، فێری ببن، یان ئەو هونەرانەی کەوا چۆن دەتوانین پەیوەندیمان زیاتر بێتن، پەیوەندی ڕێزداری، پەیوەندی بەڕێز لەگەڵ منداڵەکانمان، چۆن بتوانین ئەم پەیوەندی جوان و ڕێک و پێک لەگەڵ منداڵەکانمان زیاتر بکەین، بە چ شێوازێک، بە چ هونەرێک، چۆن بتوانین هونەری پەروەردەی منداڵ زیاتر خۆمان فێرکەین. دەکرێت لە خۆمان پرسین خۆشەویستان، ئایا ئێمە توانیمانە منداڵەکانمان بەو شێوازەی کە پێویستە توانیمانە منداڵەکانمان بگەینین ئەو قۆناغا، توانیمانە هەموو ئەو هونەرانەی کە دەکرێت منداڵی پێپەروەردە بکرێتن، هەموو ئەو هونەرانە فێربووین، گەیشتوینێتە ئەوەی کە هەموو لایەنەکانی پەروەردەی منداڵ فێر ببین. خۆشەویستان، لەبیرمان نەچیت، وەما ئوتیتم من العلم إلا قەلیلا. خوای پەروەردگار تەنها زۆر کەم، وەکو دەڵێن لەو زانستەی خوای پەروەردگار بەشێکی زۆر کەمی بە ئێمە بەخشیوە، کەواتە دەکرێت ڕۆژانە خۆمان ڕابێنین، ڕۆژانە زیاتر فێری هونەرەکانی پەروەردەی منداڵ بین، زیاتر ئەو هونەرانە خۆمان شارەزاکەین کە چۆن دەکرێت پەیوەندی لەگەڵ منداڵەکانمان ببەستین. دەبا لەو جانبەوە، لەو لایەنەوە درێغی نەکەین، هەوڵی زیاتر بدەین. خۆشەویستان، شتێکی ترمان لەبیر نەچیتن خۆشەویستان، هەوڵ بدەین تا دەکرێت هەست و سۆزی خۆمان، خۆشەویستی خۆمان بۆ منداڵەکانمان دەرببڕین، بە مناسبەت هەر یعنی مناسبەیەک لە گۆڕێ بیت یان لە گۆڕێ نەبیتن، واتە لە هەر بۆنەیەکدا بیت بەبێ بۆنە و بە بۆنەوە، بۆنە هەبێت یان نەبێتن، هەوڵ بدەین خۆشەویستی خۆمان بۆ منداڵەکانمان دەربڕین، پێیان بڵێ خۆشمان دەوێت، بەردەوام خۆشەویستی خۆت بۆ منداڵەکانت دەرببڕە.
بەردەوام پێیان بڵێ جگەر گۆشەکەم، کوڕەکەم، کچەکەم، تۆم زۆر خۆش دەوێتن، چونکە بەڕاستی ئەم دەربڕینی هەست و خۆشەویستیە بۆ منداڵان کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر منداڵان. بۆیە خۆشەویستان، لەوانەیە ڕەزیلی بە دەربڕینی هەست و سۆز ئێمە ئەگەر لەلایەنی ماڵیش ڕەزیل بین بەرامبەر بە منداڵەکانمان، دەبا هەست و سۆزەکانمان با ڕەزیلی بەوە نەکەین. خۆشەویستان، بۆیە زۆر جاران کە بە هەست و سۆزەوەمان توانێت ڕەزیلیمان تێدا کردووە کە هەست و سۆز دەربڕین بەرامبەر منداڵەکانمان، هەر ئەوەشە هۆکارە کە لەو لایەنی تریشەوە لەلایەنی ماڵیشەوە ڕەزیل بین. بۆیە بە هەوڵ دەین بە هیچ شێوازێک ڕەزیلی نەکەین، بەخیلی نەکەین بە دەربڕینی هەست و سۆزمان بۆ منداڵەکانمان و بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵەکانمان. بەردەوام هەوڵدا پێیان بڵێ خۆشمان دەوێت. خۆشەویستان، ئەگەر ئێمە سەرکەوتنیشمان نەینە، زۆر جاران دەبێت لە پەروەردەکردنی نەوەکان پاش ئەوەی کە هۆکارەکانمان گرتە بەر، زۆر زار دەبینی هەموو هۆکارێک دەگریە بەر، هەموو ئەسباب و سەبەبەکان دەگریتە بەر، بەڵام سەرکەوتوو نابی لە پەروەردەی منداڵەکەت. ئەمە کارێکی ئاساییە. خۆشەویستان، دەکرێت لە جارەکانی داهاتوو ئێمە قەرەبووی کەینەوە. بۆیە کێشە لەوەی کە ئێمە سەرکەوتوو نەبووین، لەوەی کە ئێمە شکستمان هیناوە، زۆر جاران کێشە لەوەدا نیە، بەڵکو کێشە لەوەدایە کە ئێمە ئەسبابەکان نەگرینە بەر، با هۆکارەکان بگرینە بەر، هۆکارەکان هەوڵ دەین دەستی پێوە بگرین. پاش ئەوەی کە هۆکارەکانمان گرتە بەر، ئەگەر سەرکەوتنمان نەینا، ئەو کاتی یعنی شتێکی ئاساییە دەکرێت جاری تر، ئەم جاریان ناجاری تر، ئەم جاریانە چەندین جاری تر، ئەگەر سەرکەوتوش نەبین دواتر سەرکەوتوو دەبین لە پەروەردەکردنی منداڵەکانمان. خۆشەویستان، من دڵنیام کەوە لە هیچ لایەک لە دایکان و باوکان شاراوە نییە. هەمومان دەزانین کە پێویستیەکانی منداڵەکانمان جیایە لە پێویستیەکانی ئێمە، چونکە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان تەمەنی منداڵەکان و تەمەنی ئێمە. هەروەها لایەنی دەرونی منداڵەکان و لایەنی دەرونی ئێمە، لایەنی بەدەنی و جەسەدی منداڵەکان، لایەنی بەدەنی و جەسەدی ئێمە، لاشەی ئێمە، هەروەها لایەنی کۆمەڵایەتی منداڵەکان و لایەنی کۆمەڵایەتی ئێمە. کەواتە جیاوازی زۆر هەیە و هەمووشمان ئەو جیاوازیانە دەزانین. کەواتە پێویستە ئێمە بەردەوام بە دوای ئەم جیاوازیانەدا بگەڕێین و مراعات و ڕەچاوی ئەم جیاوازیانە بکەین. ئەگەر ڕەچاوی ئەو جیاوازیانەمان کرد، ئەگەر زانیمان تەمەنی منداڵەکان لەگەڵ تەمەنی ئێمە جیاوازی هەیە، لایەنی دەرونی ئەوان لەگەڵ لایەنی دەرونی ئێمە جیاوازی هەیە، لایەنی لاشە و جەسەدی وان لەگەڵ لاشەی ئێمە جیاوازی هەیە، لایەنی کۆمەڵاتی، ئەگەر هەموو ئەمانەمان ڕەچاو کرد و لە بەرچاومان بۆ خۆشەویستان، ئەو کاتی دەزانن هاوکارێکی باشی دەرونی خۆمانین ئێمە، دەزانن ئێمە ئەو کاتە هاوکاریەکی باشی خۆمان کردووە، بۆ ئەو کاتە دڵە ڕاوچەی خۆمان، تووڕەیی خۆمان کەم دەبێتەوە، کەبت دەبێتن. ئەو کاتە زۆر تووڕە نابین، زۆر قەلق نابین. و هەروەها لەلایەکی ترەوە هەوڵمان داوە کە ئێمە هاوکاری منداڵەکانی خۆمان کردووە، هاوکاری جگەرگۆشەکانی خۆمان کردووە بەو ڕەچاوکردنە، بۆ چونکە دەتوانین بەمەوە ئیستیقرارێکی دەرونی، بارودۆخێکی جێگیری دەرونی بۆ منداڵەکانمان فراهەم بێنین. چونکە ئەگەر ئێمە ئەومان لە بەرچاوگرت، کەواتە تووڕەی خۆمان کەمە بێتەوە، کە تووڕەی ئێمە کەم بەوە باری دەرونی منداڵەکانمان جێگیر دەبێتن، کەواتە ئەمەشمان با لە بەرچاو بێتن. هەمیشە دایکان و باوکان پێویستە ئەمەیان لە بەرچاو بێتن، خۆ دڵنیاشم هەمویان ئەمەیان دەزانن. کەواتە تەنها بۆ بیرهێنانەوەیە و پێویستە ئێمە خۆمان ئەو شتە زۆر لە بەرچاو بگرین. خۆشەویستان، تازش ئاماژەم بەوەدا ڕێگاکان و شێوازەکانی پەروەردەی منداڵان جۆرا و جۆرن، وە زۆرن، دەیان و سەدان شێوازی پەروەردەی منداڵ هەیە. کەواتە وەکو گوتم، مادام ڕێگاکان جۆرا و جۆرن، پێویستە تۆ ئەو ڕێگایە هەڵبژێری باشترین ڕێگا کە گونجاوە لەگەڵ منداڵەکەت. کامە ڕێگا گونجاوە بۆ منداڵەکەت، ئەو ڕێگایە هەڵبژێرە و بەردەوامیش بە لە خۆ فێرکردن ڕێگاکانی پەروەردەی منداڵ. ڕۆژ بە ڕۆژ هەوڵدە هەر ڕۆژە و ڕێگایەک فێر ببی، هەر ڕۆژە و ڕێگایەک تاقیب بکەیەوە، هەر ڕۆژە بزانی کامە ڕێگا گونجاوە لەگەڵ منداڵەکەت، ئەو ڕێگایە هەڵبژێری.
خۆشەویستان لەبیرمان نەچێتن هۆکاری هەڵەی منداڵان تەنها بۆ سێشت دەگەڕێتەوە. سێشت بناغەی یاخود هۆکاری سەرەچین بۆ هەڵەکردنی منداڵان. هۆکاری یەکەمیان فکریە، هزریە. زۆر جار منداڵ هەڵە دەکاتن لەبەر ئەوەی دەربارەی ئەو شتێک کە هەڵەی دەکاتن فکرەیەکی تەندروستی پێ نییە. هزرێکی تەندروستی بەرامبەر ئەو شتە نیە، واتە فکرەکەی هەڵەیە بەرامبەر ئەو شتە، بۆیە منداڵەکە هەڵە دەکاتن. کەواتە دەکرێت لێرە مادام فکری منداڵەکە دروست نییە بۆ ئەم شتە، دەکرێت ئێمە فکری منداڵەکە ڕاست بکەینەوە، بۆیە دواتر ئەگەر فکرەمان بۆ ڕاستکردەوە منداڵەکە دواتر هەڵە ناکاتن. هەندێک جار هۆکاری هەڵەکردنی منداڵان خۆشەویستان کرداریە، عەمەلیە. واتە منداڵەکە جوان ڕانەهێنراوە لەسەر ئەو شتەی کە هەڵەی کردووە، هەڵەی تێدا کردووە. ئەگەر بێت و ئێمە جوان منداڵەکە ڕابێنین لەسەری، جوان ڕابێتن، تەدریبی باشی لەسەر بکرێتن، منداڵەکە ڕابێنین لەسەر ئەم شتەیە، ئەم هەڵەیە دووبارە نابێتەوە و هەڵە ناکاتن. کەواتە لێرەش ئەکرێت ئێمە چارەسەری ئەو هەڵەکرداریە بەوە بکەین کە منداڵەکە مادام جوان ڕانەهێنراوە ڕایبێنین. هەندێک جاران خۆشەویستان وەکو گوتم بۆ سێشت دەگەڕێتەوە. خاڵی سێم یاخود هەڵەی سێمی منداڵان کە بریتە لەوەی کە خودی منداڵەکەیە. واتە هەندێک منداڵ لە خودی خۆیدا لەوانەیە منداڵێکی عنید بیتن، منداڵێک بیتن طبعی وا بیتن. کەواتە ئەو منداڵش دەکرێت چارەسەر بکرێتن و هەندێک چارەسەری تایبەت بەو منداڵانە هەیە کە دواتر ئینشاڵڵا لە حەڵقەکانی داهاتوو باسی دەکەین. بۆیە گرنگە ئێمە هەڵەکان دەستنیشان بکەین، خودی هەڵەکە دەستنیشان بکەین. کاتێک کە هەڵەمان دەستنیشان کرد، زانیمان ئەسڵەکەی بۆ چێن دەردەگەڕێتەوە کە بریتین لەو سێ ئەسڵانە، فکریە یان عەمەلیە یان خودی منداڵەکەیە. ئەگەر دیارمان کرد کەواتە چارەسەرەکەی ئاسان دەبێتن و چارەسەرەکە گونجاو دەبێتن و دەکرێتن چارەسەری گونجاوی بۆ بدۆزینەوە. بۆیە تەحدیدکردنی هەڵەکانی منداڵان پێویستە لەسەر ئێمە دیاری بکەین. بۆ منداڵ هەڵە دەکاتن کە تەنها بۆ ئەو سێ خاڵە دەگەڕێتەوە کە دیارمان کرد، چارەسەرەکەی زۆر ئاسانە. خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز، لەبیرتان بێتن یاریکردن لەگەڵ منداڵان، بەڕاستی طبعی منداڵان، میزاجی منداڵان میزاجیان خۆش دەبێتن. لەبیری مەکەن دڵیان زۆر خۆش دەبێتن منداڵان. کاتێک کە گەمە یاری لەگەڵ منداڵەکان دەکەی، منداڵان والێ دەکاتن کە پاڵنەرێکی باش بیتن منداڵ کار بکاتن. پاڵنەرێکی باشە یاریکردن لەگەڵ منداڵی کە منداڵ پێشبڕچێ بکاتن. کەواتە ئەم خاڵشتان لەبەرچاو بێ، لەبیری نەکەن یاریکردن لەگەڵ منداڵان شتێکی گرنگە. دڵیان زۆر خۆش دەبێتن، کەیفیان خۆش دەبێتن. منداڵ پاڵنەرە بۆ زیاتر پێشبڕچێکردن، بۆ هەوڵدان، بۆ کارکردن. هەروەها ئەگەر تۆ ڕێز لە منداڵەکەت بگری، ڕێز لە هەست و سۆزی منداڵەکەت بگری، ئەوەش وا لەوان دەکاتن کە ئەوانیش ڕێزیان بەرامبەر خەڵکانی تر هەبێتن، ڕێز لە هەست و سۆزی کەسانی بەرامبەر بگرن. کەواتە تەماشاکە معادلەیە، تۆ ڕێز لەوان دەگری، هەست و سۆزی ئەوان بریندار ناکەی، ڕێز لە هەست و سۆزیان دەگری، لە بەرامبەردا ئەوان پەروەردە دەبن کە ڕێز لە هەست و سۆزی خەڵکانی تر و کەسانی تر دەگرن. خۆشەویستان لە کۆتایی بەرنامەدا دەڵێم پێویستە دایکان و باوکان تۆزێک پێویستیان بە لەسەرخۆبوون هەیە. یەک تۆز لەسەرخۆ بین، هودوءمان هەبێتن، لەسەرخۆییمان هەبێتن و تۆزێک کات بۆ بیرکردنەوە دابنین، بیر بکەینەوە بە جوانی لە پەروەردەکردنی منداڵەکانمان. یەک تۆز لەسەرخۆیی کاتێکی کەم دانێن بۆ بیرکردنەوە لە پەروەردەی منداڵەکانمان. ئەگەر ئەوەمان کرد، ئەگەر هادی و لەسەرخۆ بووین، ئەگەر بیرمان لە پەروەردەی منداڵەکانمان کردەوە، دڵنیابن بەرهەمێکی جوانی دەبێتن. منداڵەکانمان بە جوانترین شێوە پەروەردە دەبن، پەروەردەیەکی تەندروست کە سوود بۆ خۆیان و بۆ کۆمەڵگا و بۆ خاک و خەڵک و نیشتیمانیان دەبێتن. هیوادارم خوای پەروەردگار منداڵەکانمان وا لێ بکاتن کە هەمیشە بەرهەمێکی باشیان هەبێتن، پەروەردەیەکی جوان و تەندروستیان هەبێتن بۆ ئەوەی سوود بۆ خۆیان و بۆ کۆمەڵگاکەیان هەبێت. خۆشەویستان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ بە خزمەتتان شاد دەبمەوە. لێرەدا بەخوای پەروەردگارتان دەسپێرم. خواتان لەگەڵ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.